لە پێناو بەرزکردنی ئاستی وەرزشی تۆپی لە ڕواندز و باشتر ڕێکخستنی تیپە ملیەکانی ڕواندز ئێمە پێویست مازانێت کە خولێکی تۆپی بۆ تیپە ملیەکانی پلە 1 و 2 ئەنجام بدەین کە بە خۆشحاڵیەوە بەشی یەکەم کە تیپە پلە یەکەکان بۆ ئەمڕۆ یاری کۆتاییەکە لە نێوان هەردوو تیپی بروسک و تیپی لاوانی زەنگ ئەنجام دەدرێتن و هاوکات دەستپێکی خولی پلە دووەکانیش دەست پێکرا ومێ دەخوازیین ئەم یاریانە ببێتە هەندێک بۆ زیاتر پێشکەوتنی ئاستی وەرزش لە ڕواندز. پلە دووەکان دیار لە 14 تیپێک هاتیە کە ئەمڕۆ ڕێوڕسمی دەستپێکەکەی دەستپێکرا یاریەکە بە شێوازێکی دەوری بەڕێوە دەچیتن و ڕۆژانە دوو یاری لە یاریگە گەردەگەرد ئەنجام دەدرێت. لە کۆتاییشدا چەند تیپێک دابەزن بۆ پلە 3.